شەڕی داعش بۆ عێراقیەکان کاریگەری لەسەر دەستا و دەستکردنی دەسەڵات نەبوو کەچی لە هەرێم بە پاساوی شەڕی داعش یاسا شکێنی دەکرێت و دەبێتە پاساوی بێدەنگکردنی خەڵک لا بەرامبەر قەیرانی دارایی و سیاسی و یاسایی و تەنانەت کۆمەڵایەتیش. میدیای حزبێکی دیاریکراو لە هەرێم شەڕی کورد و حەشتی شەعبی بە شەڕی مسەوگەری دوای داعش ناو دەبات و ئەو شەڕە بە حەتمی دادەنێت. نووسەرێکیش جیاوازی هەردوو حزبی دەسەڵات بەرامبەر سەرەڵدانی شەڕی داعش و دواتر شەڕی حەشتی شەعبی بۆ کاریگەری وڵاتانی هەرێمی دەگەڕێنێتەوە و دەژڵێت ئامانج لە دروستکردنی دەنگۆکان تەنها سەرقاڵکردنی خەڵکە گەرنا پێویستە کورد بە یەکدەنگ ڕوبەڕووی داعش و هەر هێزێکی کا بێتەوە کە ئامانجی دژایەتی کورد بێت. بەڕێی من ئەوانە قەیران دروست دەکەن بە دوای قەیراندا بۆهۆی کە میلەت بگەوجێنن و میلەت شەو و ڕۆژ دەست بە خۆیەوە بگرێ بڵ خوددا لەوەی خراتری نەکەی. ئێستا میلەتی کورد گەیشتوتەوە قەناعەتەی بڵ ئاخوا لەوەش خراتیان لەلایە با لەوەی خراتری نەکەین جارێ بە ئەوەمان بۆ جێبەجێکەن جارێ با ڕوبع موچەکەمان بدەنێت توخوا کاکە دەنجەمەکەن بۆیە ئەوانە لەو فەزای خەڵک گەوجاندندا دەتوانن بە شتەکانی خۆیان بکەن. حەشتی شەعبی بۆچی؟ حەشتی شەعبی لایەک قسە ناکە دەسەڵاتێکی گەورەی وەکو یەکێتی منتەقەی یەکێتی لایە کردوێتی بە هەڵاو گرمە. ئەی کاکە ئێوە ئیتفاق استراتیژیتان هەیە ئێوە متحیدن ئێوە پێکەوە ئیدارەی کوردستان دەکەن دانێشن لەسەر مێزێکی ئۆپۆزیسیۆنیش بانکەن دوودانە استراتیژمەنی گەورە بێنن لەگەڵ خۆتانی دابنن بزانن ئایا واقعەن حەشتی شەعبی نیازەکەی چی لە پشتە وەرن لێ بکۆڵنەوە ئەگەر دەزانن واقعەن نیازی پیا و خراپی لەوەیە و بێتەوە دووبارە کوردستان داگیرکە ئەگە هاتنە سەر و سیغەیە کە بەڵێ وایە دەبێ بێنن دابنیشن خۆتان ئامادە بکەن خۆتان قایم بکەن لەباری ئەسکەریەوە ئەو مقدماتە بچنن ئامادەی بکەن کە دوایوی ئێوە نەکەونە چاڵەکەی. بابڕوای شارەزایان بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێم هەر ڕۆژە و حزب و بەرپرسێکی عراقی دەکەنە دوژمنی کورد بە جۆرێک ئامادەن لا پێناو بەرژەوەندیەکانیان کورد بخەنە سەنگەری ئەو کەسوو لایەنانەوە دەنگۆی شەڕی حەشتی شەعبیش لە دوای کۆتاییش داعش و بە دوژمنکردنی بەشێک لا بەرپرسانی عراق بووەتە چەکێک بۆ پەردەپۆشکردنی قەیرانەکانی هەرێم کە ئێمە کولتوری شەڕخواز نابین. چاودێرێکی سیاسیش دەڵێت پێویستە کورد بە دوای شەڕدا نەگەڕێت پێش هەر شەڕێکیش نێوماڵی خۆی یەک بخاتەوە بۆ ئەوەی بتوانێت بە یەکدەنگی ڕوبەڕووی ببێتەوە گەرچی لە ئێستادا ئەو یەکدەنگیە بوونی نییە. مەکرێ وەروژاندنی و بابەتەش زیاتر بەوە بێ کە بیری ئێوە بێنینەوە کە لە ناو خۆمانە یەکگرتوو بین هەچەنە ئەوە جێگریەوە نابێتەوە کە ئێمە هەوڵی ڕاستەقیمە لە ناو خۆمان هەیە بۆ یەکگرتوو بوون بەس لە هەموو حاڵەتەکە ئێمە کولتوری شەڕخواز نابین نابێ بە دوای شەڕ بگەڕین بەڵام ئەگەر شەڕێکی پێگرتین وەکو میلەتێکە بێتوانێت بەرگریکردن لە خۆمان هەبێ مەرجی ئەوەش ئەوەیە کە ئێمە وەکو میلەت لە ناو خۆمانە لانی کەمی پێکەوە بوون و تێگەشتنی هاوبەشمان بۆ ئیدارەکردنی شەڕەکانمان هەبێ بەداخەوەی سانەخێر. لە دوای کۆتایی داعش لە عێراق چی چاوەڕێی کورد دەکات و مەترسیەکانی ئەو شەڕەچین کە زۆر جار بەگوێی خەڵکدا دەدرێت و دەوترێت لە بەردەم شەڕێکی ترداین سەرەڵدانی داعش و بەرەنجامەکانی شەڕەکەی لە نێو دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێمیش جیاوازی بیر و بۆچوونی لێکەوتەوە کەچی ئێستا هەمان سیناریۆ چاوەڕوانی دۆخی دوای داعشیش دەکات لاینێک لە هەرێم بێدەنگە و لاینێکیش بە پاڵنەری نادیار و گوماناوی دەیەوێت مەترسیەکانی دوای داعش گەورە بکات و کورد بخاتە بەردەم شەڕێکی حتمی و ئایندا لێڵەوە. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.